وبكما سيبرقا أما القرآن كلام الله كي شيء باش فهم أما تشدخم بالقرآن كلام الله نأقام ليبوا نلكو كنو يو باريكا يستنى ماو نأو باريكا دراو بو إمامات تصرف يالي تذكراو أو قرآن كلام الله يدلي قربان ودوبار السوندي كدريش أخوك بو قرآن كلام الله أو مظاهري كريخراو من آقام ليانم كريخراو كبريايان داوة أوانا مظاهرة كان بو قرآن آقام لينم باش ما وصل أوجه قصدي من السوند بوتشا فرصة قيامة أذاني السوند بوتشا سوندێکی زۆر قورسە قیامەتێن پێش بینێت زۆر باشە سوند بوتشا هو محمد بيلي تەواو باسی حاجی سەفەرت من خۆم بە تۆ مزبارن ئازانم کەسکەم بەڵێ حاجی بەڵام ئەو سوێندە بەس لەبەرایەتی ئەخۆم کە فڕ بەڵێ مامۆستا حاجی سەفەر لە مۆزوعی ناوی ئەهێنرێت جەنابیشت ناوت تێڕێگەڵ مامۆستا ئارامە پێم بڵێ کێشەکەی حاجی سەفەر چییە و بۆچی داوا کراوە کە لەو مزگەوتە دوور بکرێتەوە و کێشەی خانووەکەی حاجی سەفەر و مامۆستا ئارام چییە بۆچی باسی و بابەتە دەکرێت سەرەتا من دایما ئینسان چێت سوێن دەخواوەی جێگێت تۆمەت بێ من تۆمەت بارنی مەجبوڕ سوێن بخۆم بەس سوێندم بۆ خوارد بەس بۆ ئەوەی کە برایەتی بەینی مسلمانان تێک نەچێت خەڵکێک هەیە هەنی خراپی بردووە وایە من هەڵساوم بەو کارە بۆیە من هەتا ڕۆژێ قیامەت هەرچی ئەو ڤیدیۆ ئەبینێت گەردنی ئەوانە ئازاناکەم کە وێنەی منیان کۆپی کردبوو هەڵیان واسی بوو ئەوە مامۆستای ئەوانەی حرەکە بەوانە کات لە بەردەم مزگەوتێککە مزاهرە کراوە هەل جەزاء الإحسان إلا الإحسان پاداشتی چاکە چاکە چابێت پاداشی چاکەی بیتەوە من ئەگەر هۆکارێکم لە دروستکردنی مزگەوتەکەوە تۆ ئەبەو پاداشتی نەدەیتەوە ئەی بۆ منیان تێوە گڵاندووە بۆی ئەو کێشەیە لە ناو تۆفەنتری بێتە دەرەوە بەڕێزتان ئاماژەتان بۆ خاڵێک کرد وتان بۆ ئەڵوێستت نەبووە من بۆی ئەڵوێستم نەبووە مسلمانینە تاوەکو ئەو کێشە کۆنتڕۆڵ بکرێت نیەتە دەرەوە من ئەرم سەلام عەلەیکم مەبەستی هابوو من ها قسەیەکەکەم بەلایەکی تردا ئەیبەن فبۆیە ئەڵوێستم نەبووە حەوالە ڕەب العالەمینم داوە خوا سبحانه وتعالى شتێکی لێوە نادێ من بۆیە ئەڵوێستم نەبووە بۆی من نەبمە تەڕەفێک نەمکەنە تەڕەف چکە ئیمامی مزگەوتی کۆڤەنجەری 2 ساڵە چەندە پێشستا لە ڕەمەزانی ڕابردوو ئەو ڕەمەزانی پێشتر وتی بۆی نییە کوڕی پاک بێت ئەو مزگەوتە و بۆشی نییەتە داخۆی ئەو کێشەیە بکات بۆ من زۆر قڕز بوو من وەکو ئیمامێک ئەگەر چوومە بینیانم کردنەوەی پەڕەی یعنی بۆچی بۆت نەبێت کێشەکەتان چی من کێشەم نەبووە ینی بۆچی من مەنعتم لە ماڵەکانی خوا ئەو پرسیارە ئاستەی ئیمام و خەڵکی کۆڤنتریە کرێت ئیمام هەخۆشان ئاگان لێیە ئەی لیشتەکەی کە هەیەە کۆن و نوێیەکە خۆیان قیامەت هەیە کە ئەڵێ کوڕی پاک بۆی نییە بێت هێرە خۆی و گروپەکە من گروپ نیم ئەی بۆچی کە پارەتان کۆکرایەوە هاوارمانە کرد دەرۆزەمانە کرد ئێمە گروپ نەبووین بۆ ئێستا بووین بە گروپ باشت کە من مەنع کرام دیارە ئەوە پلانێک هەبوو بێ بۆ لەکەدارکردنی ناوی تۆ یاخود ئەو هەڵمەتی کە دەستە بێگومان چونکە لە سۆسیال میدیا تێمە کێشەی عەقیدەمان هەیە تۆمات الئیمانی کێشە عەقیدەت وەرە عەقیدەی من ڕاستکەوە من دوعا دەعواکەم بۆ خەڵکە ئیمامێک لا ڕێبێ کارەسات وەرە دانیشە لەگەڵ مەقولێت تۆ عەقیدە لەو خاڵەوخانە کێشەت هەیە نەک لەگەڵ من دامنیشی لەوێنە و لە کۆڕ و کۆبوونەوەکانە تەقدیمت بکەم و بێ وتار دێتەنشتنا پێ بکەنی لەولاش لە سۆسیال میدیای کوردستان تیڤیا بڵێ من کێشە عەقیدەم هەبووە دیارە ئێمە چ عەقیدەیەکی ئێمە خوارجی مرجی ئەینە معتەزیلە ئەینە قەرامیطە ئەینە ئەباضیە ئەینە